متى برپرسی ئۆفیسای نارچی لەوێرێ دیگەلمەدا ئەومێت دەم باش ئەم بزاڵن جیڤینە پەرلەمانیان ڕێنشنە پەرلەمانی عێراقی گەهشتێکی بە داوی زانیاری لە جەم هەوە چهانە بەڵێ کاژین دەم باش لە ئێستادا دانیشتنی پەرلەمان نزیکەی 35 خولەکبەر لە ئێستا بە ئامادەبوونی 1970 ئەندام پەرلەمان بە سەرۆکایەتی سەریم جمهوری دەستی پێکردووە لە خشتەی کاری ئەمڕۆدا 8 بڕگە دیاری کراوە دیاریترینیان بڕگەی لێکدانی هەردوو وەزارەتی ژینگە و وەزارەتی تەندروستیە کە وا بڕیارە وەزارەتی ژینگە بدرێت لە تەندروستی و ببێت بە وەزارەتی ژینگە و تەندروستی و سەرۆکایەتی یاخود وەزیری ژینگە کە قوتەیبە جمهوریە پشکی سونەیە لە ئەو وەزارەتی لێ دەسەنرێتەوە ئەمەش لە چوارچێوەی ئەو چاکسازیانە یاخود ئەو پرۆسە چاکسازیە کە حەیدرئابادی ڕایگەاندووە کە بۆ کەمکردنەوەی وەزارەتەکان لە 33 وەزارەتەوە بۆ 22 وەزارەت. ئەمە بڵێم کاژین بە پێی زانیاریەکانی ئێمە لە ئێستادا لایەنە سونەکان لەسەر و پرسە ناکۆکن و پێیان وایە کە دەبێت پشکی خۆیان پێ بدرێتەوە لە 22 وەزارەتەکە بە هەمان شێوە لایەنی کوردیش لە ئێستادا لەگەڵ چاکسازیەکانی حەیدرئابادی ئەگەر گەلمەدا بێ ئەگەر گەلمەدا بێ ئەمە بچن هەولێرێ